سڵاتان لێبێت یانی لە باڵی هۆڵی شەیدانی شوباتین لە مەڵبەنیسەی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە ئەمڕۆ کۆنفراسی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم کۆنفرانسە لەم هۆڵە بەڕێوە دەچێت ینی کۆنفرانسەکە 4 ساڵ جارێک دەبێتن لێپرسراوی ئەو کۆمەڵەیە لێپرسەرای نووسنگەکان هەڵەبژێردرین لە ئێستادا لە شاری هەولێری یەکەمین کۆنفرانس دەستی پێ کردو ئەمڕۆکەوە بڕیارە بە دەنگدانی ئاشکرا لێپرسراوی ئەو کۆمەڵەیە ئەمڕۆکە لێپرسرای نوێ دیاری کرد لەسەر بابەتە ماسە سروانێکی لە سەرپەرشتیارانی ئەم کۆنفرانسم لە زانیاری زیاتمە پێدات ئەسلااو دەبێت سوپاسمە دەرفتە پێمان بڵێ ئەم کۆنفرانسە چەند ئەندام بەشدارە چەند ساڵ جارێک دەکرێتن بەخێربێن سوپاس بۆ دەرفەتە هەر 4 ساڵ جارێک کۆنفرانس دەبەسترێ هەر 4 ساڵ جارێک کۆنفرانس دەبەستێ ئەو ساڵە بە حساب کۆتا ساڵە یەکەمین نووسینگەش نووسینگەی هەولێر هەڵبژاردننی بۆ دەکرێت 400 ئەنداممان هەیە ئێستا بە حساب لە هۆڵی یەکی شوبات هەڵبژاردن دەکرێت و 5 ئەندامی دیکە خۆی هەڵبژێتەوە دویان احتیاط دەبن و سێشیان کارا دەبن لە نووسینگەی هەولێر زۆر باش کۆمەڵە پێشمەرگەی دێرینەکان چەند نووسنگی هەیە چەند ئەندامی هەیە ئەو لە نووسنگەکان دیکە کەی ئەم با بڵێن کۆنفرانسە دەکرێت و هەڵبژاردن دەکرێت هەر ئەنجومەنی باڵامان هەیە ئەنجومەنی باڵا لە سلەیمانیە نۆ نووسینگەشمان هەیە نووسینگە ئێستا بەیانی لە کۆیە نووسینگەی کۆی هەڵبژاردننی خۆی دەکا بەڵام ئەو ڕۆ یەکەم نووسینگەی ئێمە هەر ئەوە لەسەر دەکەوێتە سەر ئەنجومەنی باڵا ڕۆژەکان دیاری دەکە ئێستا بەیانی لە کۆی هەڵبژاردن 470 ئەنداممان هەیە نووسینگەی هەولێر پێمان کۆنفرانسە گرنگجی ئەم کۆنفرانسە بەتەوێت بۆ نوێبوونەوەی کۆمەڵەکەتان تا چەند گرینگە دیارە پێشمەرگە دێرینەکان تاکە هیوایان ئەو نووسینگەیە نووسینگەی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان تاکە هیوای پێشمەرگە دێرینەکانە لێرە داوای مافی خۆیان دەکەن و هەر ئیشش کارێکیان هەبی ئەو نووسینگەیە بۆیان جێبەجێ دەکات لە نەخۆشی و لە بردنە دەرەوە و لە هاوکاری ئەوە ئەنجومەنی باڵامان هەیە ئەنجومەنی باڵا هاوکاریان دەکا و بۆ خستەخانە و ناردنە دەرەوە و شوکارەکانی پێشمەرگە دێرینەکانی کردووە بۆ بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ئەنجومەنی باڵایە ئەنجومەنی باڵای دانەبراوەکان بوو بەڵام لە کۆنگرەی 4 ئێمە دانەبراومان لادا کردمانە ئەنجومەنی باڵای پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان جا ئەنجومانە باڵایە بۆ گاڵدەس کۆنفرانسە و چەند ڕۆژ دەخانین بە ڕۆژێک تاوا دەبێت بە هەر ئەو ڕۆیە تقریبا بە ساعت هەڵبژاردنەکە دەکەینەوە ئەو ئەندامانەی کە دەردەچن ئەوان سەرپەرشتی نووسینگەکە و هەڵبژاردنەکە بەڵێ لێپرسراوی نوێ هەڵدەبژێری منیش خۆم یەکم لەو ئەندامانەی کە خۆم هەڵدەبژێرمەوە بۆ نووسینگەی هەولێر